من لێرە دڵتەنگی تۆمە تۆ لەوێ دڵخۆشیە من لێرە هەودەنگی گێریان تۆ لەوێ سەرخۆشیە من و دڵ بێخەبەرین کە تازە تۆ نایەوە دەڕۆی و تاک و مردن کە تازە تۆ نایەوە جژنەیە و دەم خۆشی دنیا کەچی دڵتەنگمە من چه هەرایەکە لە دنیا کەچی دڵتەنگمە من جژنەیە و دەم خۆشی دنیا کەچی دڵتەنگمە من چه هەرایەکە لە دنیا کەچی دڵتەنگمە من خۆشی دنیا کەچی دڵتەنگمە من چه هەرایەکە لە دنیا کەچی دڵتەنگمە من جژنەیە و دڵ خۆشی دنیا کەچی دڵتەنگمە من چه هەرایەکە لە دنیا کەچی دڵتەنگمە من دڵتەنگی تۆمە تۆ لەوێ دڵخۆشیە من لێرە هەودەنگی گێریان تۆ لەوێ سەرخۆشیە من و دڵ بێخەبەرین کە تازە تۆ نایەوە دەڕۆی و تاک و مردن کە تازە تۆ نایەوە جژنەیە و دەم خۆشی دنیا کەچی دڵتەنگمە من چه هەرایەکە لە دنیا کەچی دڵتەنگمە من جژنەیە و دەم خۆشی دنیا کەچی دڵتەنگمە من چه هەرایەکە لە دنیا کەچی دڵتەنگمە من من لێرە دڵتەنگی تۆمە تۆ لەوێ دڵخۆشیە من لێرە هەودەنگی گێریان تۆ لەوێ سەرخۆشیە من و دڵ بێخەبەرین کە تازە تۆ نایەوە دەڕۆی و تاک و مردن کە تازە تۆ نایەوە جژنەیە و دەم خۆشی دنیا کەچی دڵتەنگمە من چه هەرایەکە لە دنیا کەچی دڵتەنگمە من جژنەیە و دەم خۆشی دنیا کەچی دڵتەنگمە من چه هەرایەکە لە دنیا کەچی دڵتەنگمە